لە فەتحی مەککەدا لە ڕۆژی ڕزگارکردنی شاری مەککەدا سەدان کەس دەیانەویست بێنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قسەی لەگەڵ بکەن و لێی نزیک ببنەوە. کەسانێک دەهاتن داوایان دەکرد ئەی پێغەمبەری خوا تکال لێ دەکەم لێم خۆش بە، وەکو شەخصی خۆم زۆرم خراپە بەرامبەر بە جەنابەت و موسڵمانان کردووە، تکایە بمبورە. هیوا هەبوو دەیوت لەوە ئەچێ سەحابەکان کاتی خۆی کە لە سەردەمی مەککەدا بوون زۆر چەوساندومنەوە، ئازارم داون، ئێستا پەنام بۆ هێناوی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنام بدە و بانگەواز بکە بڵێ فڵان کەس لە پەنای منایە و کەس تۆڵەی لێ نەکاتەوە ئازاری نەدا. هیوا هەبوو تازە موسڵمان دەهات دەیوت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارم هەیە لەم کاتەدا کە بە سەدان بگرە بە هەزاران خەڵک دەیانەوێت پێغەمبەری خوا بینن صلی الله علیه وسلم، پیرەژنێک ئافرەتێکی بە ساڵاچووی پشت چەماوە گۆچانێک بەدەستەوە پشتی چەماوەتەوە دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا بە پێشوازیەوە دەچێت زۆر ڕێزی لێ دەگرێ، بەیەکەوە دادەنیشن قسە و باسییان درێژە دەکێشێ. لەم ساتە وەختەدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێویستی بە کاتێکی یەکجار زۆرە بۆی فرێ ئەو هەموو خەڵکەکەوێ، بەڵام کاتێکی یەکجار زۆر بەم پیرێژنە کۆنە ساڵە دەبەخشێ.